بەڵێ من باز لە چیرۆکێکەکەم چیرۆکێکی ڕاستەقینەوە ڕووداوێکە بەسەرێکێک لە هاوڕەکانم لە پاش ساڵ ڕوویدا کە ئێمە خوێندکار بووین لە یەکێک لە زانکۆکانی کوردستان لە داخلی بووین. ینی بەسەر هاوڕێک تا هاتووە. بەڵێ بەسەر هاوڕێکمە هاتووە و بەداخەوە خۆی بۆتە قوربانی ئەو ڕووداوە، بەڵام من ئەمەوێ باسی ئەم ڕووداوەکەم تاوەکو ببێ بە ئەزمون و وانەیەک بۆ گەنجانی هاوتەمەنی خۆمان کە دەچنە زانکۆوانە و بۆ هۆشیارێکیش بۆ کۆمەلگا سەبارەت باڵە. ینی ئێستا بەڕێز لە زانکۆی ئێستا من لە قۆناغی چواری زانکۆم. بەڵێ قۆناغی چواری. بەڵێ لە قۆناغی یەک و دووە من هاوڕێکی کچم هەبوو، بەڕاستی پەیوەندیمان ئەوەندە بەهێز و ئەتوانم بڵێم پەیوەندێکی خوشکانەمان هەبوو لە نێوانمانە. سپاس بۆخوا هەموو شتێکمان پێکەوە بوو بۆ نەکێشێکمان لە یەکتر باسمانە کرد، پەیوەندیمان زۆر باش بوو. بەڵام بەداخەوە لە قۆناغی سی زانکۆیە تووشی ڕووداوێک بوو کە ئێستا من ئەو ڕووداوە گەرمەوانە هیوادارم ببێت بە ئەزمون وە سوودێک بۆ هەموو گەنجانێک کە ئەچنە زانکۆوانە، چونکە کچان بە تایبەتی کە ئەچنە زانکۆوانە کۆمەڵێک ڕووداوێتە بەردەمیان، چی لە دەست درێژی کردنابێ یاخود بۆ نمونە گەڵچەڵکردن بێ. ئەو شتانە بەڕاستی زۆر ڕوئێن لە زانکۆکانە بەتایبەت لە کۆمەڵگەی کوردیەکە زۆربەی شاراوەتەوانە لەبەر کۆمەڵێک هۆکار. ئێمە کە ئاچین بۆ زانکۆ ڕۆژانە بەتایبەتی لە قۆناغی دووەکە ڕووداوەکان لێو دەستیان پێکرد، لە ڕەگەزی بەرامبەر کۆمەڵێک گێچەڵمان پێ ئەکرام، ئیتر هاوڕێکانمان بێت لە زانکۆ یاخو مامۆستاکانمان بێت کەم تا زۆر ئەمە بۆ منیش ڕوئەیە بۆ هاوڕێکەشم. ینی گێچەڵی چۆنتان پێکرا لە زانکۆ یاخود لە داوایکردن لە پەیوەندیە یاخود بۆ نمونە داواکردنی ینی ڕەگەزی بەرامبەر داوای لێکردن. بەڵێ بۆ من ئەو شتە زۆر ڕوویە، بەڵام من هەم کاتە ڕەتم ئەکردەوانێ فکری من بەو جۆرە بوو کە ئەو پەیوەندیە ناسروشتیە ژیانی هەر ئافرەتێکە خاتە مەترسیەوانە. یەکێک لە کوڕەکان لە زانکۆیە داوای ئەو پەیوەندی لە من کرد کە لەگەڵ یابم تا پەیوەندیم هەبێت لە ڕووی خۆشەویستیەوانە و بە ناوی زەواجکردنەوەە سەرەتاکتر بناسیین قسە بکەین و بچینە دەرەوە. کوڕە لە هەمان کۆلیژی خۆتان بوو؟ بەڵێ لە هەمان کۆلێژ بوو، لە هەمان قۆناغی لە هەمان قۆناغیشە. بەڵێ من و بە کچەکە ڕەفیقم وتم مۆزوعێکی ئاوا هەیە، وتی تۆ ڕابۆچۆن چێوتم من ڕازی نابم. دەیەوە ئەو کوڕە کەزانی ئەو کچە هاوڕێی منە بە ناوی من و قسە لەگەڵ ئەوا کرد، تاوای کرد پەیوەندی خۆی دروست کرد لەگەڵ هاوڕێی منە. تۆ قسەی لەگەڵا کرد هەر ڕاستەخۆ قسەی لەگەڵ بە مۆبایل و بە تەلەفۆن و ئێمە لە زانکۆ هاوڕێ بن ڕۆژانێک ترمانە بینی قسەمانە کرد بە تەلەفۆن و بە نامەش ئەو شتانە شار هەبوو. دواتر کە لەگەڵ هاوڕەکەم قسەی کرد بە ناوی منە وردە وردە پەیوەندی لەگەڵ ئەوا دروست کرد، ئەو کچی هاوڕەم ڕازی بوو بۆ پەیوەندیە. سەردە شتەکەی بە من نەوت، ئەو ڕووداوی بە من نەوت. دوای ئەو ماوەیەک هەستم پێ کرد لە تەبیعەتیە لە ڕفتاریە لە پەیوەندی نەچوونە دەرەوەیە، وتم نزیک بوویدەتەوە لەو کوڕاوتی بەڵێ پەیوەندیمانەی ئەوانە هەوڵم ما قسە لەگەڵاکەم کە ئەو باش نییە، بەڵام بەڕاستی گوێ بە قسەکانی من نایە. لە یەکێک لە شەوەکانی زستان کە ئەکاتە پار زۆر سار بوتنیە نزیکی بەیانەکەی ئێماچون بۆ زانکۆ ئەو خۆی گۆڕی وتی من نام لەگەڵتانە بەتەنیا ڕۆی. ئەنی خاتونگیان یەک دقە ئێوە لە بەشینا خۆی پێکەوە بوون ئەنی ئێوە لە داخلین. بەڵێ لە یەک ژووری شاوین. بەڵێ لە یەک ژووری شاوین. ئەو بوون پێکەوە چەند کچێکی تریشمان لەگەڵا، بەڵام پەیوەندیم زۆر باش بوو لەگەڵ ئەو کچە. زۆر باشە. بەڵێ خۆی گۆڕی ئێمە خۆمان حازر کرد بۆ ئەوی بڕۆین چکە بێکەوە چینە دەرەوانەی وتی من نایەم ئەڕۆم بۆ شوێنێک. لێم نەپرسی ڕاستی بۆ کێوە ڕات، بەڵام هەستم کرد کە شتێک هەیە. دەوا ئێمە هاتینەوانە نزیک ساعە حەوتی ئێوارە بوو، هەر چاوەڕەمان کرد نهات بۆ ئەو کچە. تەلەفۆنێکمان بۆ هات نزیک ئێوارگە حەوت بۆ حەوتنی بوو تەقریبان، تەلەفۆنێکمان بۆ هات ئەو کچی هاوڕێم بوو، بەڵام بە ڕقەمێکی تر بوو. وتی یارمەتیم بن ئەمەوێت لە داخلی بێمە ژوورەوە، بەڵام پاسەوانەکەم مەشغوڵکەن. ئەمەی وت و دایخستانە ئێمە شەکسەر چوین بۆ لای پاسەوانەکە. کاتژمێر حەوتی ئێوارە بوو تقریبا حەوت بۆ حەوتنی ئێوە دەرگای داخلی لە ساعت چەندە داخرێت؟ ڕایتر هەر نزیکێ بۆ نمونە شەش ئەو ناوە لە شەشەوە داخرێت، بەڵام ئەو حەوت هاتوتەوە. ئەوڵا زۆر درەن هاتەوانێ. ئیتر دوایەوە ئێمە بە ناوی نەوت و هەنشتەوانە پاسەوانەکەمان مەشغوڵ کرد، ئەو خۆی کرد بە ژوورە. دوایەوە دانیشت و ینی بە گریانەوانێ بە ڕوخسارێکی زۆر خەماوی بێتاقە جەستێکی ماندوو هاتە ژوورەوانێ و ئێمە کە ئەماویست قسەی لەگەڵاکەن ئەی وازم لێبێنن. دوای وردەوردە من خۆم لە نزیکرە بە حکم ئەوەی کە زۆر نزیک بووم بێوانێ باسی ڕووداوەکەی بۆ کردم، پێی وتم ئەو کوڕێکە پەیوەندیم هەبوو لەگەڵیا چوومە دەرەوانێم نزیک بووین لە دەشتێکەوە شوێنێک بوو باسی نەکە بە تەواوەتی وتی لە شوێنێک بوو لەناو سارا بووین پێکەوە ڕەسممان کرد. دەیەوە ئەم کوڕە بە ناوی زەواجکردنەوەوانێ لی نزیک بۆتەوانێ و دەست درێژی کردە سەری بەداخەوە یعنی زۆر یعنی دەست درێژی کراوەتە سەر لەو کاتە
لە ڕوو جەستەییەوە دەست درێژی کردە سەر بەڵێ بەداخەوە کە ئەمەی بۆ من گێڕایەوە زۆر ینی دەروونم تێکچوو زۆر بێت تااقەت بم هەوڵم یارمەتی بە مەڵام بەڕاستی کار لە کات ترازا بوو ینی پەیوەندیەکە گەیشتی بۆ ئاستێکە چارەسەرکردن تا حدێک مەحاڵ بوو بەمە ساڵ تێپەڕێ گەشتینە قۆناغی سێم ئەو کچی هاوڕێم دوای ئەوە کە دوای ئەمە ڕوویە ئەو شەو ڕوویە لە بەیانیەکەیە ئێو ئەو کچە توانی بێتەوە بۆ زانکۆ هاتەوە نهاتەوە بۆ زانکۆ نانە بە هیچ شێک نەیتوانی تر لە دوایەوە نەهاتەوە ینی چەندێکی مابوو کات قۆناغی دوو نزیکی ئیمتیحانەکانی ئاخر ساڵمان بوو و ئەو ڕۆژە گرنگ بوو ئەو بێتەوانە بەس ئەو نەهاتوە ئەیتر بەشداری تاقیکردنەوەکانی کۆتاییشی بەشداری نەکرد نەخێر کاتانی و ساڵی فەوتە بەتەکیت بەس ئێمە کە قۆناغی سێمان دەست پێ کرد ئەو کە ڕۆژتەوە بە ماڵەوە لە دوای ئەوە بە هیچ شێوەیەک نە ژمارە تەلەفۆنەکەی نە فەیسبوک نە نامە هیچ شتێکم نەبینیەوانە پرسیارم لێ کرد بۆ نمونە ئەم کچە ئەم هاوڕێ من لەکوێ ئەوانە بەتەواتی خۆی ون کرد ینی دۆخێکی هاتە پێشەوە وای کرد کە لە کۆمەڵگا دوورکێتەوە لە هاوڕەکانی دوورکێتەوە لە زانکۆ دوورکێتەوە ئێمە ماڵەوە باسی کرد بوو ئەمانی کە بەسەری هاتەداری هیچ شتێک نەبوون ئاگاتان لێ نییە کرد ینی ئەم یانی من تاکو ئێستا ئێگەرمانە هەر ئەوەندە ئاگادارم لە دوای ئەو ڕووداوی تر ئێوە ئاگاتان لێ نییە کە چی بەسەر نەهاتەوە بۆ زانکۆ نەقسە لەگە هاوڕەکانێک تەنانەت ژمارەکەشی ئێستا نەماوە یعنی وەکو بڵێ تاون بوو ئیتر ئێمە تا لە قۆناغی چواری زانکۆین ئەو هەتاکو ئێستاش هیچ دڵی نییە بە دڵنیایەوە ئەمە کە ڕوویاوە پەیوەندێکی ناسروشتی زۆر خراپ بوو کە بەسەریا هاتووە من نازانم ڕاستی خێزانەکەی چۆن مامەڵەیان کە لەگەڵ ئەم ڕووداوە یاخود بە خێزانەکەی گوتووە بەڵام دڵنیام ئێستا لە بارودۆخێکە کە زۆر ناڕەحەتە و نازانم ماوە یان نە بەڵام ئەو گەیشتوت بۆ ئاستێک کە من هەستما کرد بە تاوەتی ئەیویست واز لە هەموو شتێک بێنم بە تاوەتی خۆی ون کات و تاکو ئەو ڕووداوی کە ڕوویاوە کەس هەستی پێ نەکە چکە ئاشکرابوونی ئەم جۆر ئەو کوڕەچی بەسەر هات کوڕەکە خۆ هاوڕێی خۆتان احتیادی ئاهاتەوە یەتەوە بۆ دەوام و داوامی خۆی داوامی خۆی کات وەکو بڵێ هیچ شتێکی یۆ ڕوبەڕووی نەبوونەوە هی ئەو کوڕە قسەی لەگەڵا بکەن بڵێن چەند شتێکی وات کردووەیان دانیشن لەگەڵی بەڵێ هەنێ جار ئەمیز قسەی لەگەڵاکەم ئەیزانی کە من ئاگاداری ڕووداوەکەم منی لە خۆی دوورە خستەوانە ئەی نامێ قسەکەم یا بۆنە تووڕە ئەبوو ئەم بیست بۆنم نە لەگەڵ کەسێک یان کەسێکی نزیکی ئەو شتەکە باسکەم بەڵام هەستمە کرد کەمەش بچووماتەنە ئەو دۆخۆ لەوانێ بە خراپش بەسە منە بشکاتەوە هەنە شکاتیشتان لێ نەکرد لەو کوڕە کەس شکاتی لێ نەکرد کەس نەیتوانێت بەڵگە نەبوو ینی بەڵگە نەبوو شکاتی لێ بکەن ئەی ئەو کچە خۆی ئامادە نەبوو بێت ئامادە نەبوو بەڵێ پێش ڕووداوەکە وێنەی لەگەڵ کردبوو هەڕەشەی کردبوو کە ئەگەر ئەو مۆزوع باس کات ئەوە بەتەکیدی بڵاوی ئەکاتەوانێ وەک چۆنەڵێ حای ئەبا ئیتر زۆر خراپ لە سەرەکە ئیش ئەو کچە بووی لە سەری نەکەی ئەو تا نەک لە خێزانەکەی لە زانکۆ لە هەموو شتێک بەتورکەوتوانە زۆر بەداخەوە زۆر ئێستا ئێوە هیچ لە دەربارەی ئەو کچە نازانن و کوڕەش خۆیەتەوە دەوامی خۆیە کات و کە هیچ نەبوو بێت ئەوەی کە لەو هاوڕێک چەند بۆ من ماوەتەوە یە بۆ ڕەفیقەکانمان ماوە تەنها ئەم چیرۆکەیە کە ئێستا من باسم کرد ینی هیچ شتێکی تر نەماوەتەوانە زۆرێک لە کچان لە زانکۆ لە پەیمانگاکان بە دڵنیا و تووشی ئەم دۆخە بنەوەنە لەوانەیە نەتوانی لە کۆمەلگاکەت باسی بکەین یاخود بۆ نمونە بەرنمەکی بەم جۆرە ئەوەندە گرنگی پێ نەدرابێت یان ئێستا ئەم بەرنامە بەڕاستی زۆر گرنگە بۆ ئەوەی کە ئەم دۆخەی تا باسکەم چیرۆکانی تا بەسکەی تاوەکو هۆشیاری بێتەنها بۆ کۆمەلگانە بۆ نمونە بۆ لایانی دەسەڵات بۆ حکومەت یاسایەک دامنێ شێوازێک پێی ڕەوکاکە ئەوەندە ئافرەتان تووشی ئەو دۆخە نەبنەوانێک کە دواتر خۆیان پەنا بە هەموو شتێک بن بەس بە ئەوەی ینی خۆیان ونکەن و نەمێنن ئەو هاوڕێ من ئێستا من کەم چیرۆکە ئەگەرمەوە زۆر ینی بۆی بەتاقەتم بیری ئەەکەم ئەمەوێت ڕۆژە بیبینمەوانە ینی بێتەوە سەر ڕێگای ڕشتان نەوە بڕۆن بۆ ماڵەوەیان ینی ماڵیان بدۆزنەوە لەکوێیە سەردانی شار بوو لە دەروی شاری شەڵتان نەوە بچن بۆ لای بەرەداخەوە ئەو کاتە من ناونیشان و ماڵشتی هیچ شتێکی ئەوم نەئاسانی بەڵام پەیوەندیمان هەر لە ڕووی خۆی بوو ئاگاداری ماڵەوەی نەبووم بە تەواوەتی بەس ئەو ژمارەی ئەو شتانی کە لای ئێمە بوو بە تەواوەتی هەمووی سووتان هیچی نێشت ئێستا بە سەرهاتەی ئەم بۆ بە پندێک بۆ بە وانەیەک بۆ ئێوە و بۆ ئەو کچانەی کە لەگەڵ یابوون ئێستا بۆ بە وانەیەک بۆتان بۆ نمونە ئێوە چ سوودێکتان لەم بابەتە وەرگرتووە کە ئێوە لە ژیانی خۆتانە ئاگاداری خۆتان بن زیاتر
بەڵێ زانکۆ بەڕاستی چاوکراوەیەکی زۆر بەسوودا بۆ ئافرەتان بە تایبەتی کچان پەیوەندی بۆ نمونە کە تۆ لەگەڵ کوڕەکە دروستەکەی ئەبێ یەکەم جا بزانی ئەم پەیوەندیە بۆچی ئاماجێکە وە چۆن چۆنی ئەیکەیت ئاسایی هاوساگیریکردن لە زانکۆی ئەمە شتێکی نۆرماڵە لەناو کچان و کوڕان هەڕووی ئەیە بەڵام ئەبێ بزانیت یەکەم لە چی قۆناغێکە ئەەکەی لە چی بارودۆخێکە ئەیکەی وە چۆن ئەیکی ناکرێ بە ناوی زەواجەوانە پەیوەندەکە ئەوە نزیک بکەیتوانە کە سنوورەکان تێپەڕێنی چکە نەک تەنها زەواجکردن هەموو شتێک سنووری هێتەنان ئازادیش تۆ ئەگەر ئازادی لە سنوور خۆی دەرکەیت ینی ئەگەیتە ئاستێکەوانێ چۆمڵی بەرەو سەر لە شێواوی ئەچی هەنە جاریش لەناو کۆمەڵگای ئێمە حەز ناکەم ناوی هەنێ شوێنیە هەنێ شت هەیە بێنم بەڵام بەنای ئازادیوانە زۆر شت داوا ئەکرێت کە ئەمە سنوور تێپەڕاندنە کەم سنوور تێپەڕە کارەسات ڕوئەیە ینی سەر شێوای بۆ خودی کەسەکەش ڕوئەیە دەستخۆش خەتونگیان